کەشوهەوای ئێستای کەرکووک چۆنە؟ چیا سڵاو لە تۆ لە بینەرانی NRT وا دیارە کەشوهەوای کەرکووک لە دوانیۆڕۆی دوێنێەوە هەورێکی زۆر و باران دەستی پێ کردووە لە دوێنێەوە تا ئەم ساتە وەختێک ئێمە قسەی تیاکەین 26 ملم باران باریەوە بەپێی ئامارەکانی فەرمانگەی کەشناسی و بوومەلەرزەی کەرکووک و لە ماوەی کاتژمێری داهاتووە وەکو کەشناسی کەرکووک کەڵێ باران بەردەوامە بێ، بەڵام لە دواتر ئاماری زیاتر بڵاوەکرێتەوە دەربارەی ئەوەی کە چەند ملم باران لە کەرکووک باریوە. لە ئێستادا باران لە کەرکووکە بارێ، بەڵام بە شێوەیەکی کەمتر وا دیارە کاتژمێرێک لەمەوبەر بارانێکی بەخۆڕ ئەباری و شەوی ڕابردووش بارانێکی بەخۆڕ ئەباری هەر بەهۆی ئەو بارانەوە وەکو تۆ لە هەواڵەکە ئاماژەت پێدا لە ناحەی لەیلان و لە گوندی چیمەنی جەبارە ماڵێک کە خانۆکەیان بە قوڕ دروست کراوە یاخود سەقفەکەی قوڕە لە شەو وا دیارە سەقفی خانۆکەیان تکەی کردووە تا بەرەبەیە لە بەرەبەیان سەقفی خانۆکە بەسەریانە ڕووخاوە، بەڵام سەرەتا زانیاریەکە بەو شێوە بڵاو کرایەوە کە 3 کەس گیانیان لە دەستداوە کە دوانن ئافرەتن دانەیەکیان مناڵە، بەڵام مێشێک لەو ئافرەتانە دووگیان بووە و وەکو باسەکرێت لە مانگی هەشتەمیا بووە واتە فەرمانگەی تەندروستی کەرکووک ئامارەکەی بە 4 بڵاو کردەوە واتە لە ئێستادا بەهۆی ڕووداوە 4 کەس گیانیان لە دەستداوە. وا دیارە ئەو خانووە لە ئێستادا بە تەواوەتی ڕووخاوە و سەقفەکەی کەوتووە بە عارزە و هیچ حاڵەتێک ناتوانێت لەناو خانووە بژی و وا دیارە ئەو ماڵە شوا بوونە و جگە لەوەش فەرمانگەی کەشناسی کەرکووک باسی لەوە کرد کە بارانەکە هاوشەوی بارانەکانی تری ڕابردووی شاری کەرکووک یاخود هەفتەی ڕابردووی شاری کەرکووک بەو شێوەیە نییە کە لافاوی دروست کرد بێ و ئاوەڕۆکانی کەرکووک تەحملی ئەو بارانە نەکەن. بارانەکە بە شێوەیەکی کەمترە لە چا هەفتەی ڕابردوو، بەڵام تا سبەینێ و تا سبەینی وەڕۆ باران لە شاری کەرکووک بەردەوامە بێ و هەوێر ئاسمانی کەرکووکی داپۆشیوە. بەڵێ ڕۆکان لە هەفتەی ڕابردوو لە بارانبارینی هەفتەی ڕابردوودا هەندێک لە گەڕەکەکانی کەرکووک لافاوتیای ڕوودا، ینی ئێستا ئەمڕۆ یاخود ئەوەی کە بە پێ و پێشبینیانەی کە کەشناسی کەرکووک باسی کردووە مەترسی هەیە؟ چیاوە وەکو وتم کەشناسی کەرکووکەوەی ڕاگەیاندووە تا ئێستا تا ئەم ساتە وەختە 26 ملم باران باریوە و بارانبارینیش تا سبەینێ بەر لە نیوەڕۆ باران بەردەوامە بێت، بەڵام ئەوەی ڕاگەیاندووە کە مەترسی ئەوەی نییە وەکو هەفتەی ڕابردوو لافاو دروست بێت، چونکە بارانەکە تا ڕادەیەک بارانێکی کەمە، بارانێکی بەخۆڕ نییە لە چاو هەفتەی ڕابردوو، چونکە هەفتەی ڕابردوو 2 ڕۆژ بەردەوام بارانی بەخۆڕە باری و ئاوەڕۆکانی کەرکووک بەهۆی کۆنیانەوە بەهۆی کەمی ئاوەڕۆ لە کەرکووک لافاوێکی زۆر دروست بوو، بەڵام بەپێی ئامارەکانی کەشناسی کەرکووک و بەپێی لێدوانی کەشناسی کەرکووک ئەمڕۆ تا سبەینێ باران بەردەوام بێ، بەڵام پێ ناچێت لافاو دروست بێت چونکە بارانەکە لە چا هەفتەی ڕابردوو کەمترە. بەڵێ ڕۆکان جاف پەیامنێرمان لە شاری کەرکووک سوپاس بۆ زانێرەکانت.